بینەران ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان هەفتانە یەک ڕۆژ کۆ بێتەوە کۆبوونەوەکانی یەکەوە ڕۆژی چوارشەممە بڕیار بوو ئەم هەفتەیەش کۆ بێتەوە بەڵام کۆبوونەوەکە دواخرا لە دوای کۆبوونەوەی دووشەمەی ڕابردوو کە لە نێوان سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان و جێگری سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان لە هەولێر بەڕێوەچوو کۆبوونەوەکە وەک ڕووداوێکی سیاسی لە هەرێمی کوردستان دوای نزیکەی ساڵێک سیر کرا ڕوودا بەوەی کە هەردوو جەمسەری پێکەنەری حکوومەتی هەرێمی کوردستانیان کابینینەوەی حکوومەت هەرێمی کوردستان لە دوای کۆمەڵێک ئاڵنگاری و لە دوای کۆمەڵێک ڕوودا و پێشات کۆبوونەوەیان ئەنجامدا ئەم هەفتەیە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران ناکرێت لەبەر تیمیەکێتی بۆ ئەوەی کە تیمیەکێتی گفتوگوی خۆیان بکەن و ئەوان ئەو پرۆژە و ئەو کارنامە هەیەە بۆی بدەنە تیمی وزاری پارتیش ئەوانیش بێکۆ گفتوگۆکەن ئەنی کۆبوونەوەکە بە پێی زانیاریەکانی زووم بەپێی بەدوازچوونەکانی ژووری هەواڵە زوون دواخرەوە بۆ ڕۆژی یەکشەممەی داهاتوو کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بەڕێوەچێت و دواخرانی پەیوەندی بە تیمی یەکێتیەوە هەیە ئەنجومەنی وەزیران تیمی هەم تیمی ئەنجومەنی وەزیران هەڵبەتە لە پارتی گۆران و سۆسیالیست چاوەڕێن کە تیمی یەکێتی بگەرێتەوە ناو هۆڵی کۆبوونەوەکان و گفتوگۆکان لە ناو ئەنجومەنی وەزیران بەڕێوە بچن لەبەر ئەوە زوون زانیوێتی کە پێش کۆبوونەوەی ڕۆژی یەکشەممە تیمی وزاری پارتی دموکراتی کوردستان و تیمی وزاری یەکێتی نیشتیمانی کوردستان کۆبوونەوەکەن و یەکێتی ئەو پلان و بەرنامانەی هەیەی و ئەو نیگەرانیانە لە حکوومەت هەیەی کردوێتە پرۆژەیەک و ئەوێ بیدات بە تیمی وزاری پارتی بۆی کە لە ڕۆژی یەکشەممەکە هەم تیمی وزاری یەکێتی بەشداری کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی کرد هەم ئەنجومەنی وەزیرانیشکە کۆبووە لەوێ گفتوگۆ لەسەر بکرێ و بە شێوەیەکی فەرمی بجەست پێندرێ ئەم ڕووداوە ئەنی ئەم کۆبوونەوەیە دواخرانی کۆبوونەوەی زیاتر لە دوای کۆبوونەوەی دووشەممەی ڕابردوو بوو کە لە نێوان سەرۆک وەزیران جێگری سەرۆک وەزیران لە هەولێر بەڕێوەچوو لە کۆتایی یان لە ناوەڕاستی مانجلەی ساڵی ڕابردووەوە حەوت مانگ بەر لە ئێستا جێگری سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان بایکۆتی کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیرانی کردووە نەگەڕاوەتەوە ئەنجومەنی وەزیران و بەشداری کۆبوونەوەکانیشی نەکردووە زیاتر لە ئۆفیسەکەی خۆیدا هەولێر لە ماڵەکەی خۆیدا کۆبوونەوە و کاروبارە سیاسەکانی ئەو پێ ئەنجام داوە و لە کۆتاییەکانی مانجی دوازداش هەر مانگی دوازدە ساڵی ڕابردوو تیمی وزاری یەکێتیش بە شێوەیەکی فەرمی و بەکردداری ئەوانش بایکۆتی کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیرانیان کرد بەڵام جگە لە بایکۆت و تیمی وزاری یەکێتی وەزیرەکان یەکێتی لە وەزارەتەکان ئیش و کارەکانی هاوڵاتیانیان ڕای کردووە تەنیازات کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیرانیان لێرە ینی بایکۆت کردو و نەگەڕانەوە بۆ ئەنجومەنی وەزیران ئەم ڕووداوان دوای چەند نیگەرانێکیشی یەکێتی نیشتیمانی کوردستان و تیمی وزاری یەکێتی و سەرۆکی تیمی وزاری هاوکات جێگری سەرۆک وەزیرانی شاقوبا تاڵەبانی هات لە ماوەی ڕابردوودا چەند جارێک نیگەرانی لا چەند پرسێکی هەرێمی کوردستان بە تایبەت بە وتەی خۆیان جیاوازی یەکرێت لە ئیدارەدان لە نێوان شارەکانی هەرێمی کوردستاندا و سلێمانی پشتگوێ خراوە تیمی یەکێتی لەسەر ئەم هۆکارە ئاڵێن بایکۆتی کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیرانمان کردو دوای گفتوگۆیەکی زۆر و دوای هەوڵێکی زۆر لە نێوان چەند لایەنێکی سیاسیدا هاوکات دوایەوەی کە جێگری سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان چوار جار داوای کرد کە قوبا تاڵەبانی بگەرێتەوە کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران هەم لە ڕێی نادنیشاند و لە ڕێی پەیام و لە ڕێی لە دوایین ڕۆژنامەوانی و ڕاگەندراوە دووشەمەی ڕابردوو لە پڕدا هەواڵی کۆبوونەوەی سەرۆک وەزیران و جێگری سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان میدیای هەرێمی کوردستان و سوشیال میدیاشی تەنی لە ئێستادا چاوەکان لاسەر ئەم کۆبوونەوەیان کە بڕیار یەکشەممە بڕێوە بچێ و چاوەکان لە سەر کۆبوونەوەیشن کە بڕیارە لە نێوان تیمی وزاری پارتی و یەکێتی لە هەولێر بڕێوە بچێت بە مەبەستی چارەسەرکردنی کێشەکان بە شێوەیەکی بنەڕەتی و گەڕانەوەی تیمی یەکێتی و بەشداری تیمی یەکێتی لە کابینەوەی حکوومەتی هەرێمی کوردستان